رجل سلام ويا خوشویستانی گەڕامیدیا بەم نزیکانە پێتان شاد دەبینەوە لە بەرنامەکانمان بە شێوەیەکی زۆر جوانتر دوای ئەوەی کە ئەمڕۆ ستودیۆکانی ڕادیۆ گەڕانمان پێ نەکردەوە دیار بە کۆمەڵە کێشەی تەکنیکی و گەرما و کوورە دنیای چێشەمان هەبوو ماوەکە لێتان دابڕاوین لە وەرزێکی نوێی بەرنامەکانمانەوە خزمەتان سواسی هونەرمەندی نوێی دەنگخۆش کاکامە زەربەنی کاکانانی زەرب ئاران ڕەفیقەکەم ئۆستاز و کاکبوران خۆشەویستانم ئەمە بێت ئەمەم دەنە ڕەسەنانە من زۆر سەرسان پێیان دایمە هەمیشە بیان بینە لایڤەکانەکەنەوە پێشتر کاتی بۆ هونەری میلی بەو شێوەیە بە بەبێ میکرۆفۆن و بەبێ جیازی دەن و هەر بەم شەوە دانیشتانە زۆربەی ئەو بەرهەمە میدیانی کە ماوە ئەبراهیمی قادری و سەید حەمەدی سەفایی و ماملەی نەمر و حەسەجرب هەر بەم شەوانە بووە هیوادارم چێشیان لێ بینی و بەم نزیکانە لە خزمەتانە بن. سپاس.